ئەمریکا هەر سێ پرۆژە یعنی فڕۆکە استراتیژیەکەی هێناوەتە ناو شەڕەکەوە. B2 سپێرت، B52، B1 لانسەر. B1B لانسەر بەڵێ کاویشێکێکە لە فڕۆکە ئەرە مەترسیدارەکان. باسی B2 سپێرت با زۆر کردووە لە بەرنامەکانە. بەس وەڵا حەزەکەم باسی B52 لەگەڵ B1 لانسەر بکەی بە وردی بزانم ئەم فڕۆکانە چین و چیان پێکرێ. خۆی B2 سپیرت کە لێدا ئێمە وتومانە 19 فڕۆکەی هەیە لەو جۆرە. B2 سپیرت لە ڕەشەوا و باران و خۆڵبارین نایفرێنن چونکە کاری لێ کاتن. کار لە شەبحیەکەیەکە، کار لە بۆیەکەیە کاتن. بەڵام ئەویش بەرزە فرێ و سورعەتیشی نییە. بەڵام بینە ئەوەی دووەمی B1B لانسەر، B1B لانسەر فڕۆکەیەکی سوپەرسۆنیکە لە دەنگ سەریەترە. توانای نزمی هەیە، ئەتوانێت زۆر بە نزمی بەو سورعەتە داخلی بڵین ئاسمانی وڵاتێتر ببێتن. ئەگەر بیە خۆی ئەگەر وڵاتی زۆر بەهێز بێ ڕاداراتی هەبێ ئەتوانێت زۆر بە نزمی بەو سورعەتە داخل بێتن، بەو هەموو چەکەی هەڵگرتووە بەو هەموو تەنە داخڵە بێتن. جگەلەوە حربێکی ئەلکترۆنی باشی تایە. توانای وابزانم 24 موشکی کروزیەکە هەڵەگرێت. 24 موشکی کروز هەڵەگرێ بەڵێ توانای ئەوەی هەیە. ئەنجا دوای ئەوە دێتە سەر ئەوەی کۆنەکەی بڵین B52. B52 ئەمریکان نێزیکەی 47 فڕۆکەی ماوە 48 دانەیە. B52 فڕۆکەیەکی زۆر زەخمە ناتوانێت لە هەموو شوێنێ بنشێتەوە. 8 مەچینەی پێوەیە زەخمە زەبەلەحە زۆر ئەتوانێت زۆر لە ئاسمان بمێنێتەوە ئەتوانێت سوتەمانی زۆر باڵێکی زۆر خۆی بزانە یاسا هی فڕۆکەوە. فڕۆکە چەندێ باڵی گەورە بێ کۆنتڕۆڵکردنی خۆش و سراحەتە یعنی کێشت نابێ. چەندێ باڵی فڕۆکە بچووک بێتەوە کێشە بۆ فڕۆکەوان دروستەکە کە کۆنتڕۆڵی بکاتن. B52 ینی بۆ نمونە لە بڵین لە ساڵی 1991 کاتێ لە عێراقیەدا لە بەریتانیاوە فری لە ئینگلتراوە ڕەتە بوو بە باندەری ئایسپی عێراقی بۆمباردوانە کرد بە خەلیج و دەریای عارەب و هندی ڕەتە بوو لە هندستان ئەنشتەوە. لەوێ سوتەمەنی وەرەگرت و بۆمبی بارە کردووە گەڕایەوە لە عێراقیەداوە چووە لە بەریتانیا داوەزی. یاری تۆ سیلاحێکت هەیە ئەم فڕۆکانە بۆمباردمانن. ئەنجا بۆ بە B دەست پێکاتن کە تۆ ئەڵی مەسەڵەن B2 B1 B52 B یعنی بۆمبەر قاسیفەیە شەڕی ئاسمانی پێ ناکرێتن. بەڵام کە پێ PTF دەست پێکە فایتەر شەرکارە مۆڵتی ڕۆڵ فایتەری شیتیایە. ئەوەیە جیاوازیەکان. باشە B1B لانسەر لە بنکەیەکی بەریتانیا نیشتوتەوە ئێستا کەواتە هێنراوەتە بەریتانیا و بە ڕەنگە بەشداری ئەم هێرشانە بکات. ئەمەوە دەکات بەریتانیا ڕابکێشێتە. نەخێر بەریتانیا ڕاناچێشێ بۆ ئاگاداریت خۆ B1 لانسەر لە ئێرانی داوە ئێستاکە بۆ معلومات لی داوە وە لە دورگەی دیۆگۆ گارسیاش هەیە لێوێنانە باڵێ هەیە لێوێنانە لێوێش هەیە.